شێوازی لەبەرکردنی قورئان چییە و من لەکوێوە وەرم گرتووە؟ بۆ لەبەرکردنی قورئان طبعا من سێری چەندەها ڤیدیۆم کردووە لەسەری و پرسیارم لە زۆر کەس کردووە لەوانەی کە قورئانیان لەبەر بووە یاخود قورئانیان لەبەر کردووە و ئەزموونی ئەوانم وەرگرتووە و ئەمڕۆ بە ئیزنی خوای گەورە بۆتان باس دەکەم کە باشترین ڕێگا چییە بۆ لەبەرکردنی قورئان. لە مانگێکە چەندێک لەبەرەکەین؟ لە مانگێکە هەمومان 10 پەڕە لەبەرەکەین، 10 پەڕە دانین و هەمومان ئەو 10 پەڕەیە لەبەرەکەین. ئەو 10 پەڕەیە لە ڕۆژێکە ئەمنە ئەکەواتات لە ڕۆژێکە تۆ ئەمنە لەبەرەکەی. کێشەی زۆربەی خەڵک چییە لە کاتی لەبەرکردنی قورئانە؟ کێشەی زۆربەی ئەو کەسانەی کە قورئانیان لەبەر کردووە ئەوە بووە کە قەتع لە لەبەرکردنەکانیانە دروست بووە. یعنی مەسەلەن کە تۆ ڕۆژی ئەمنە لەبەرەکەی، سبەی دێی ئەمنەیتر لەبەرەکەی، دوو سبەی ئەمنەیتر لەبەرەکەی، سێ قەتع دروست بووە. کاتێک کە پەڕەکە بە لەبەر ئەڵەیتەوە تۆ تا ئێرە ئەزانی، دوایەوە بیرتەچێتەوە کە لە دوای ئەمەوە چی دێ. کاتێکە لەبەر ئەڵێتەوە سێ قەتعە بۆ دروست بووە واتە سێ جار ئەوەستی. جابوویە بۆ ئەوەی ئەو قەتعە دروست نەبێ ئێمە ناین لە ڕۆژێکە ئەمنە لەبەرکەین، دێین لە جیاتی ئەوە شتێکی ترەکەین. پێش ئەوە سەرەتا باسی چۆنێتی لەبەرکردنی پەڕەکە ئەکەین. باشترین ڕێگا چییە بۆ لەبەرکردنی قورئان؟ تەبان بە دوو هەنگاو پەڕەیەک لەبەر ئەکەی، پەڕەیەک بە دوو هەنگاو لەبەرەکەی، هەنگاوی یەکەم گوێگرتن، هەنگاوی دووەم لەبەرکردن. تەبان هەر پەڕەیەک بە نیو سەعات لەبەرەکەی، چارەکی یەکەمی گوێی لێ ئەگری وە چارەکەکەی تری لەبەری ئەەکەی. چۆن گوێی لێ ئەگری؟ بۆ نمونە بە سەوتی قارئێک یەکێک لە قورئان خوێنەکان بۆ نمونە ماهر میعقلی دێ گوێ لەم پەڕەیە ئەگری، یەک چارە گوێ لەم پەڕەیە ئەگریت بۆ نمونە لەوانەیە 7 جار کە 7 جار تۆ گوێ لەم پەڕەیە ئەگریت، 5 جارە 7 جارە مهم چارەکی گوێی لێ بگری. چارەکەکەی تر لەبەرکردنە، دێ چۆن لەبەرەکەی سەرەتا 3 جار ئەی خوێنیتەوە، بۆ جاری چوارەم بە لەبەرەوە ئەیڵیتەوە، بۆ جاری پێنجەم ئەی خوێنیتەوە، بۆ جاری شەشەم بە لەبەرەوە ئەیڵیتەوە. بەم شێوەیە بە چارەکی یەکەم کە گوێگرتنە و بە چارەکی دووەم کە لەبەرکردنە بەم شێوەیە پەڕەکە زۆر زۆر بە ئاسانی لەبەرەکەی. چی بکەین بۆ ئەوەی سارد نەبینەوە و بێزار نەبین؟ بۆ ئەوەی کە سارد نەبیتەوە چیەکەی؟ ئێمە ناین لە ڕۆژەکە پەڕەیە لەبەرکەین، بەڵکو دین دابەشی ئەکەین، واتە بە 2 ڕۆژ پەڕەیە لەبەرەکەین. ڕۆژی یەکەم گوێگرتنەکەیە، ڕۆژی دووەم لەبەرکردنەکەیە، واتە تۆ لە ڕۆژەکە تەنها چارەگێک خەریکی لەبەرکردنی قورئانە بی. ڕۆژی یەکەم چارەگێک گوێگرتن، ڕۆژی دووەم چارەگێک لەبەرکردن کە بە 2 ڕۆژ پەڕەیەکەکە. خاڵە زۆر گرنگەکە چییە؟ کاتێک کە گوێی لێ ئەگری، مەسەڵەن گوێ لە قارئەکە ئەگری، یەک چارەک گوێی لێ ئەگری، بە 2 دقە پەڕەیەکت بۆ ئەخوێنێتەوە، باشە؟ تۆ گوێی لێ ئەگری هەتاوەکو ئاەتی دوایی پەڕەی داهاتوو. یعنی مەسەلەن 5 جار گوێت لە پەڕەکە گرتووە، هەر 5 جارەکە ئاوا ئەکەی، واتە گوێ لە ئاەتێکی پەڕەکەی تریش ئەگری لەگەڵێ. و هەروەها لە کاتی خوێندنەوەکە ئەمە چارەکی یەکەمیمان باس کرد، بۆ چارەکی یەکەم بەم شێوەیە، بۆ چارەکی دووەمیشی بە هەمان شێوە. کاتێک ئەی خوێنیتەوە وتمان 3 جارە سەرەتەوە ئەی خوێنیتەوە، هەر جارێک کە ئەی خوێنیتەوە ئاەتی دوایی پەڕەی داهاتووشی لەگەڵا ئەخوێنیتەوە، و کاتێک بۆ جاری چوارەم کە بە لەبەرەوە ئەیڵێیتەوە ئاەتی کۆتایی سوڕەتی دوایش بە لەبەرەوە ئەڵێیتەوە. بەم شێوەیە هەمیشە پەڕەکە لەگەڵ ئاەتی دوای ئەوەش بە لەبەرەوە ئەڵێنەوە و ئەشی خوێنینەوە. هەر پەڕێکت لەبەر کرد پێویستە ئەمە بکەی. سوودی ئەمە ئەوەیە کە تۆ ئەم دەپەڕەیە لەبەرەکەی بتوانی پەڕەکان ببەستی بەیەکەوە. ئەگەر وانەکەیت کاتێک کە بە لەبەر ئەیڵیتەوە تا ئێرە ئازانیت، لە دوایەوە نازانیت لە دوای ئەمە چی دەتوو لە پەڕەی داهاتووە چی هەیە، بەڵام بەکارهێنانی ئەمە ئەتوانی پەڕەکان ببەستی بەیەکەوە. هەنگاوی کۆتایی هەنگاوی کۆتایی کە زۆر زۆر گرنگە بریتە لە پیاچوونەوە. ئەگەر تۆ بێت و پیاچوونەوە نەکەیت ئەوە هەموویت بیرەچێتەوە. من وەکو خۆم 10 جوزء قورئانم لەبەر کرد پێش ئەوەی کە دەست بکەم بەم پرۆژەیە، 10 جوزء قورئانم لەبەر کرد، بەڵام هەموویم بیرچوێەوە بۆ لەبەرەوەی نیزامی پیاچوونەوەم نەبوو. بەڵام کاتێک کە دەستمان کرد بە پرۆژەکەیە لەگەڵ برادێکە 3 جوزئمان بەم شێوەیە لەبەر کرد، 3 جوزئمان بەم شێوەیە لەبەر کرد و نیزامی پیاچوونەوەمان هەبوو، وەکو بولبول ئەو 3 جوزئمان لەبەر کرد و هیچ کێشەیەکمان نەبووتیایە. لە ڕۆژێکە بە چەند پەڕەیە ئەچیتەوە؟ لە دوای هەر نوێژێکی فەرز بەسەر پەڕێکە ئەچیتەوە، تا لە ڕۆژێکە 4 پەڕە ئەکا. ئەگەر ئەوەش نەتوانی ئەبێ پێش ئەوەی کە دەستکەی بە قورئان لەبەرکردن 4 پەڕە بە لەبەر بڵێیتەوە، واتە ئەگەر نەتوانی دوای نوێژەکان ئەوە پێش لەبەرکردنی قورئانەکەت 4 پەڕە بە لەبەر بڵێرەوە. هەمیشە هەموو ڕۆژێ بێ 4 پەڕە بە لەبەر بڵێیتەوە لەو پەڕانەی کە لەبەرت کردووە.